دوای 1 ساڵ بەسەر هێرشەکەی 7 ئۆکتۆبەر هەرزی شەڕی غەزا ئابووری ئیسرائیل دەخنکێنێت. پێشبینیەکان بۆ ساڵی داهاتوو ئاشکرا دەکرێت. ئەمڕۆ ئیسرائیل یادی هێرشە کتوپڕەکەی حەماس دەکاتەوە کە بووەتە دەستپێکی جەنگێکی فراوان. پێچووی جەنگەکە لەسەر ئیسرائیل گەورەیە و جگە لە کوژرانی سەدان خەڵکی مەدەنی و سەربازی ئاوکات ملیاران دۆلار زیانی بە وڵاتە گەیاندووە. بەپێی ڕاگەیەندراوەکانی سوپای ئیسرائیل لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا زیاتر لە 40,000 ئامانجیان لە کەرتی غەزا بردومان کردووە و 4700 دەرگای تونێلیان دۆزیوەتەوە و 1000 بنکەی هەڵدانی موشکیان لەناو بردووە. لە کاتێکدا ژمارەی کوژراوانی سەربازانی ئیسرائیل لە 7 تشرینی یەکەمی 2023ەوە گەیشتۆتە 726 سەرباز. لەو ژمارەیەش 380 کەسیان لە هەڵمەتە سەربازیەکاندا کوژراون کە لەو ڕۆژەوە دەستی پێکردووە و 346 کەسیشیان لە شەڕەکانی ناو غەزەدا کوژراون کە لە 27 تشرینی یەکەمی 2023ەوە دەستی پێکردووە. زیانە ئابووریەکان زۆرن. بەپێی داتاکانی وەزارەتی دارایی ئیسرائیل تێچووی ڕاستەوخۆی دارایی شەڕی غەزا تا مانگی ئاب 100 ملیار شیگڵ بووە کە دەکاتە 26.3 میلیارد دۆلار. لە کاتێکدا بانکی ئیسرائیل پێشبینی دەکات کە کۆی تێچووی زیانە ئابووریەکان تا کۆتایی ساڵی 2025 بەرز بێتەوە بۆ 250 ملیار شیگڵ. بەڵام ئەم خەمڵاندنە لە دوای دەستپێکردنی هێرشی هێزەکانی ئیسرائیل بۆ باشووری لوبنان گۆڕانکاری بەسەردادێت و دەبێتە هۆی زیادبوونی کۆی تێچووی جەنگەکە.